دایک و باوک تاثیرێکی ئەلێ پێکەوە ئەوانە شەڕ بکەن تاثیرێکی خراپە دەبێت ئەو دایک و باوکە پێکە و توافقیان بوێت لەگەڵ منداڵە بخۆیان وەختێ بخۆیان ئەوانە ئەگەر پێک نەهاتن کێشیان بوو تاثیرێکی خراپیان لەسەر مناڵەکانیان هەیە مناڵیش بەرخورد لەوە کات شتی لێوەرەگری ئەو شتێک لێ وەرگرت بە تاثیری ئەوە هەمشە کێشە و دووبارە لەو ماڵە هەیە مناڵەکەش ئیسفادە لێگا دوو ڕۆژ دوایە وشە مناڵەکە دوارە لەگەڵ تۆ کێشاکە چا خەتاکە کامیان بوو ئەو ئیسفادەی لێگا ئیسفادەی لێ کرد تو لەو بینە زەرەرەکەی چ دەبوو دایک بێت چ باوک چه مناڵەکە بە بڕای من ئەگەر لە ناو بنەماڵە توێژی هەبێت بنەماڵە تووشی کێشە بێت ژن و مرد لە داهاتوودا کۆمەڵگایەکی پشکۆتیمان نابێت کۆمەڵگایەکی توش بەڕوو دەبێت بە بڕای من ئەگەر گەرەکمان بێ کۆمەڵگا پێشخین دەبێت بنەماڵە دایک و باو وەکو هاوڕێک لەگەڵ منداڵەکانی هەڵسەڵکۆتکان مەشاکل لە نێوان دایک و باوک باشترین ڕێگە ئەوەیە کە لەبەر چاوی منداڵەکان ئەگەر بێت و خلافی شەبی لە نێوان ژن و مێرد پێویستە لە دوور لە چاویوان بابرێن ئەو خلافە هەل بکرێتن بە شێوازێک کەڕکوتێک لێک تێگەیشتن هەبی و هەروەها دەبی دایک و باوک ببنە نمونەکی جوان لە بۆ منداڵەکان ئەگەر بێت و دایم مەشاکل و کێشیان هەبیتن ئەوە دەبیتە کاریگەریەکی سلبی دەبی لەسەر منداڵەکان لۆ داهاتویان ئەکەیت ئەوە شتێکی باش نییە.